ئەمە وەکو ئۆرکێسترا ئامان زمانە موزیکی کوردی بە زانستی بکەین و بە جیهانی بناسیێنین و موزیکی جیهانیش لە کوردستان زیاتر بڵاو بکەینەوە بۆیە ئەو کارەمان پێشتریش کرد دوورە دەرەوەی وڵاتیش ئامێری دەف یاخود ساز یاخود باڵەبان ئەو ئامێرەنەمان بە هاوبەشی لەگەڵ ئۆرکێسترادانەوە وەکو هەموو پاڵپشتی هەمووەکو سۆلۆش مەسەلەن تۆ فڕقەیەکی ئۆرکێسترایی دانیشتووە ئامێرێکی کوردی لە گەریبی هەم بۆ خۆمان و بۆ خەڵکی دەرەوەشت کارێکی جوانەوە ئێمە هەل هەموو نمایشەکان ئەو کارەنەمان ئەنجام داوە. کۆمەڵێک مۆسیقای جیهانیان پێشکەش کرد کە من بەڕاستی لە بۆ من زۆر دڵخۆش بوو کە بێگومان شتێک کە زۆر سەرنجی ڕادشام ئەویش بریتی بوو لە تێکەڵکردنی مۆسیقای کوردی بوو کە بریتێ لە ئامێری دەف بوو لەگەڵ تێکەڵیان کرد لەگەڵ ئەم مۆسیقایە و هەروەها چەند مۆسیقایەکی کە تایبەت بوو بە شەنگال ئەویشان عەزف کرد کە شتێکی باش بوو. برگزاری کۆنسێرتی بەها لە هەموو ماستر به نظر من ناساندن هنر کوردی ناساندن کلتور کوردی بۆ جینارێ ما و دۆستێ ما و برای ما یە تورک کە زیاتر من نێزووکی یەک بکات. ئەو کۆمە بۆ یەکەم جارە کۆنسێرتێک بە کورمانجی یان بێژم بە کوردی لە باژارە سەڵماسێ دبەتە سەر سەحنێ وەک بۆ مینەک بۆ یەکەم جار gelek باش بوو ئینشاڵڵا تێ باشتر ببیتن. We really like Christmas here in Berlin. There are a lot of Christmas markets. We only have like 3 of them maybe in Iceland, so it's nice to visit all different kinds of Christmas markets. Und wir versuchen uns einmal im Jahr hier auf dem Weihnachtsmarkt zu treffen, weil wir gute Freundinnen sind, da gehören noch mehr dazu. Und ansonsten schaffen wir uns nicht zu sehen, weil die Familie so groß ist. Und das ist unsere Tradition. Einmal auf dem Weihnachtsmarkt in Berlin treffen.